خەڵکانێکی نەزانیان ساویلکەیان دنیاخۆریان دوو ڕوو دوژمن بۆ شێواندنی پێناسەی باوەڕ و پێوە پابند نەبوون و نەهێشتنی کاریگەریەکەی وایان لە خەڵکی عەوام گەیاندووە کە گوایە کە ئەگەر کەسێک باوەڕی بە وجودی خوای گەورە هەبوو بڵێ خوا هەیە ئیتر بەسە بۆ مسلمانێتی و کەس ناتوانێت بۆی نییە بڵێ کافرە چکە بەلای ئەم نەزان و جێل و چاواشەکارانەوە مولحید کافرە چونکە باوەڕی بە وجودی خوای گەورە نییە. ئەمە بۆ چوونێکی تەواو پێچەوانی قورئان و سونەت و واقعی بانگەوازی خوای گەورەیە کە لە مەکە بوو. خۆ قوڕەیش و کافرەکانی تر باوەڕیان هەم بە وجودی خوا هەبوو، هەم بە دەسەڵاتی خوا هەبوو، هەم بە ڕۆزیدانی خوای گەورە هەبوو، بە سوودگەاندنی خوای گەورە بە عەبەدیات دوورخستنەوەی زیان لێ باوەڕیان بەمانە هەمووی هەبوو. باوەڕیان بە سەرکەوتنیش هەبوو کە لەلای خوای گەورەوە هەبوو. باوەڕیان بە مافی پەرستن و وەرگرتنی دینەکەشی هەبوو. بەڵام خۆیان یانوو ئێمە لەسەر دینی ئیبراهیمین. ئەوەی خوانی لەسەر بوو ئەوە بە دینەکەی خۆیان نەزانی. بۆیە ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هێنابووی پێیان سەیر بوو چۆن تۆ دینێکی کەت هێنا خۆیمەش هەر لەسەر ئەو دینین. باوەڕیان بە فریشتە هەبوو. بەڵام هەندێکیان وایە نەزانی کە فریشتە کچی خوان. هەندێکی تر باوەڕیان وابوو کە جنۆکە زیانەگەێنن. بەڵام ئەبێ ئەوانیش بپەرستن ڕازی بکرن بۆی زیانەکە نەگەێن. هەندێکی تریان باوەڕیان وابوو ئەبێ بت بپەرستن تا لە خوایان نزیک بکەن یا تکایان بە بکەن لای خوای پەروەردگار. زۆرینەشیان باوەڕیان بە پێغەمبەرەتی سەیدنا ئیبراهیم عەلەیهی سەلام هەبوو، هەروەها بە زیندووبوونەوە و لێپرسینەوە. چەندین لقە باوەڕی تریش. بەڵام خوای گەورە هەر بە کافری ناساندن و پێغەمبەری صلی الله عەلەیهی وسەلەم ئەوەی بە مسلمانەتی بۆ حساب نەکرد کە خوێنیانی پێ حرام ببێ. خوای گەورە فەرمێ لە سوورەی زوخرف چەند ئایەتێک لەم بابەتە وەلئین سەئەلتەهم من خەلەق السەماوات والأرض لەیەقولونە خەلەقەهن العەزیز العەلیم. ئەگەر لێیان بپرسی کە چێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە ئەڵێن خوای دەسەڵاتداری زانا خەڵقی کردو. دەیان ئایەتی تر لەم بابەتەوە هەیە کە ئەوانە باوەڕیان بە وجودی خوای پەروەردگار بەو شێوەی هەبوو کەوا بوو ناشێ وا بزانین. هەر کەسێ وتی باوەڕم بە وجودی خوای گەورە هەیە کە کردگارە بڵێن وەڵام مسلمانی چاک. چونکە وەکو پێشوایانی ئەهلی سونەت و جەماعەت فەرموویانە باوەڕ گفتار و کردار، گفتاری دڵ و زمان هەروەها کرداری دڵ و بەدەنە. گفتاری دڵ باوەڕێنانە کە یەکەمین هەنگاوی بەڕاست زانینی پەیامەکەی خوایە. کرداری دڵ خواویستی و ڕازگۆیی و ترس و خۆشەویستی و پشت پێبەستن و ئەوانەیە کە خالیس و مخلص پێویستە بە خوای پەروەردگار ئەنجام بدرێت. گفتاری زمان معلومە شایەتمانەکەیە کە بڕیاردانە ئاعترافکردنە ڕاگەیاندنی قبوڵکردنی ئیسلامەکەی. کرداری بەدەن هەمووی معلومە، هەموو ئەحکامەکانی شەرعە کە هەموویان ئەگرێتەوە کە بە مسلمان پێوەی پابند. ابن بطال